ئەگەر باسێک لە کۆمەڵکوژی پاریس کەین کە 10 ساڵ لەمەوە پێش هەواڵ ساکینە و دوو هەواڵی دیکەی شەهید کران بە دەستی نایاران بە دەستی تیرۆریستان ئەمە ساڵانە بە بەردەوامی یاد دەکرێتەوە وەکو پیرۆزیەکی ئەو کەسایەتیانە وەکو ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانیان بەڵام لە لایەکی دیکەشەوە هەر ساڵە و بە یادکردنەوەیان خەڵک بە بەردەوامی سوور دەبێت لەسەرەوەی کە بەرخۆدانی زیاتر بکات و بە ئیرادەوە بەرەوپیری یادەکان بچێتەوە بۆی کە لەگەڵ یادکردنەوەی هەر شەهیدێکدا دەکرێت زیاتر گەل سوور بن لەسەر یەکگرتووبوونی خۆیان و ئەمەش بە ئاشکرا بەرجەستەیە لە ناو تەواوی کوردستاندا و بۆ گەلی کورد بە تایبەتی ئەوەی کە تێبینی ئەکەین ئێستا ئێمە لە سەروبەندی یادکردنەوەی دەیەمین ساڵی شەهیدبوونی هەواڵ ساکینەوە هاوڕێیانی داین بەڵام جارێکی دیکە کۆمەڵکوژرێکی دیکە ڕوویدا بەدەستی دەوڵەتی تورکیا بەدەستی نایارانی گەلی کورد کە بەداخەوە لە ئەمەش لە پاریس جارێکی تر کە بەناوەندی پاراستنی ماف دموکراسیەت نەتەنیا پاریس زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بەڵام ئەوەی تێبینی دەکەین جارێکی دیکە هێرشکرایەوە سەر شوناسی گەلی کورد سەرژنانی بە ئیرادەی گەلی کورد بەگشتی سەر نەتەوەی گەلی کورد و ئەمانە بە بەردەوامی دووپات دەبێتەوە ئەمەش دەرخەری ئەوەیە کە ئەم 100 ساڵە بووەتە 100 ساڵی تێکۆشانی گەلی کورد و بە تایبەتی شۆڕشی ژنان بووەتە سەدەی ژنان و ئەمەش بەڕاستی بۆ دەوڵەتانی داگیرکەر وەکو تورکیا و دەوڵەتی ئێران بێ وەکو دەوڵەتانی هاوپەیمان بێ دەوڵەتە زلێزی سەرمایەدارەکان بێ ئەمە بابەتێکی هەزمکراو نییە و ناتوانن پەسەندی بکەن کە تێکۆشانی گەلی کورد ببینن لەم چوارچێوەیەدا هەر بۆیە هێرشەکانیان بەرفراوان کردووە ینی کۆمەڵکوژی پاریس کە دوێنێ ڕوویدا یان با بڵێن ڕۆژی هەینی ڕوویدا دابڕاونیە لە کۆمەڵکوژیەکانی دیکە دابڕاونیە لەو هێرش و داگیرکاری کە دەکرێتە سەر هەرێمەکانی پاراستنی مێدیا دابڕاونیە لەو هێرشانەی دەکرێتە سەر ڕۆژاوای کوردستان لەو ئاستەنگەی کە بەرامبەر گەلی کورد لە باکووری کوردستان هەیە و هەروەها بەرامبەر بە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا زیاتر لە 3 مانگە سەرهەڵدانێکی بەرفراوان بە دروشمی ژنجیان ئازادی بەڕەوە دەچێت بۆیە ئەمە هەموو دەوڵەتان ڕێککەوتون لەگەڵ یەکدیدا بۆی کە گەلی کورد ڕوبەڕووی پاکساوکاری بکەنەوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا لە ناو گەلی کووردا فەلسفەیەک دەرکەوتووە فەلسفەیەکی ژیانەوە پێشکەوتووە لەژێر دروشمی ژنجیان ئازادی هەموو ئەو پیلانانەی پوچەڵ کردوێتەوە هەر بۆیە فشارەکانیش تا بێت زیاتر دەبێت ئێمە نزیک دەبینەوە لە پەیمانی لۆزانیش بیرمان نەچێت دەوڵەتی تورکیا دەیەوێت بە نزیک بوونەوە لە کۆتایی هاتن ینی بەر لەوەی پەیمانی لۆزان کۆتایی پێبێ ئامانجەکانی پێک بێنێ میساقی میلی زیندوو بکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان جارێکی دیکە گەلی کووردا بەش بکەنەوە دموگرافیای کوردستان بگۆڕن ینی هەموو ئەمانە لە بەردەم گەلی کووردایە هەمووم خۆناغە سەختانە بەڵام بە خۆشحاڵیەوە گەل توانیوێتی هەموو ئەمانە دەرباز کات نمونەی دەربازبوونیش چییە بەرخۆدانی بێوێنەی گەریلاکانە لە چیە ئازادەکان شۆڕشی ڕۆژ ئاوای کوردستانە بەرخۆدانی گەلی کووردا ئێستا لە هەموو مەدانەکانی ئەوروپا هەموو ئەوانەی پوچەڵ کردوێتەوە بۆیە کۆمەڵکوژی پاریس چ لە 2013 بێت چ لە ڕۆژی هەینی واتە دوو ڕۆژی ڕابردوودا بێ ئەمانە بەگشتی ناتوانێت چۆک بە ئیرادەی گەلی کووردا بدات ئەگەر چی پرسێکی سەختە ئەگەر چی بەوەی کە زیاتر دەستی دوژمنی واڵا کردووە بۆ تیرۆرکردنی کەسایەتیەکان بۆ تیرۆرکردنی وڵات پارێزان بۆ تیرۆرکردنی نەتەوەی گەلی کورد نەیتوانیوە بەڵام جارێکی دیکە پێش بە بەرخۆدانی گەلی کورد بگرێت میدیا هەمیشە بووە بە چەند دەستەیەکەوە بۆی کە یان با بڵێن دەستەیەکی لە بەرگریدا و دەستەیەکیشی لە بە جۆرێک لە جۆرەکان پرسی لە پشتی لە پرسەڕەواکانی گەلی کورد کردووە و ئەمەش زۆرینە لە باشووری کوردستاندا بەرجەستەیە بەپێ ئەو هەواڵانەی کە لە میدیاکانی باشووری کوردستانەوە بڵاو دەبێتەوە بەشێکیان کە سەر بە دەسەڵاتەکانی باشووری کوردستان و لە ناویشیدا سەر بە پارتی دموکراتی کوردستانن ئەمانە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە ڕۆڵێکی نەگەتیڤ ببینن یان نەرێنی ببینن لە پرسەکانی گەلی کووردا بنمونە کۆمەڵکوژی پاریس ڕوویداوە لە ئێستایا بەڵام ئەوان دێن بە شێوازێکی دیکە چاواشەکاری دەکان یان بە بری ئەوەی کە ببنە دەنگی کوردانی ئازادی خواز بە شێوازێکی دیکە وەک ئەوەی کە زەمینە بۆ دەوڵەتانی داگیرکرد خۆش بکەن کە زیاتر پەرە بە تیرۆرەکانیان بدەن بۆیە بەداخەوە هەڵناستن بۆ ئەرکە ئەخلاقیانەی کە
لەسەر شانیانە. ئەرکی ئەخلاقیش هەڵبەتە لە چوارچووی پاراستنی نەتەوەکەتایە، پاراستنی گەلەکەدایە، پاراستنی ژنانی گەلی کوردە، بە هەموو پێکهاتە جیاوازەکانەوە کە لەناو کوردستانە جێگە دەگرێت و ئەوەی کە تێبینی دەکەین چەند دەستگایەکی کەمە کە ئەم هێڵەیان پاراستووە. میدیا دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت بۆی کە یەکبوونی گەلی کورد بەرپا بکاتەوە، بۆی کە زەمینە خۆشکەر بێ بۆ پێکهاتنی ئەو یەکێتی نەتەوەیە کە چەندین ساڵە تێکۆشانی بۆ دەکرێت و ئەمەش بە ئاشکرا ئەوە بەرجەستە بووە کە هەرچەندە ڕۆڵی میدیاکانیش بەشێکیان خراپ بێت یان چاواشەکاری بکەن، ئەمە هیچ لە تێکۆشانی گەلی کورد کەم ناکاتەوە بە پێچەوانەوە. ئەوان زیاتر ڕووی ناشرینی خۆیان نیشان دەدەن و ڕووی ڕاستەخینەی گەلی کوردیش لە لایەکی دیکەوە دەردەکەوێت کە ئامانجی پاراستنی دەستکەوتەکانە، بۆیە دەبێت میدیا لە هەر کاتێکی دیکە لەم دۆخەدا زیاتر پشتیوانی گەلەکەی بێت، زیاتر لە چاو بڵین لە بەپێی بەرژەوەندیەکانی گەلەکەی هەڵسوکەوت بکە و ئێستا کاتی ئەوەیە کە میدیاکانیش ببنە مینبەرێک بۆ یەکبوونی لایەنە سیاسیەکان، نەتەنیا بۆ باشووری کوردستان، بەگشتی بۆ چوارپارچەی کوردستان.